سڵاوتان لێبێ بە کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێی ئابووری لە جیانەوە تا کوردستان هاتوونێتە خزمەتان لە بەرنامەی ژێرخان. هەواڵەکان لە ئەمریکاوە دەست پێکەین. پرۆژەی یاسای بودجێ ئەمریکا بۆ 2018 بە 4.1 تریلیۆن دۆلار خەمڵێنراوە و لەلایەن ئیدارەی ترامپەوە پێشکەش کرا. هاوکات ئەنجومەنی نوێنەران بە 290 دەنگ بەرامبەر بە 206 دەنگ پەسەند کرا. سەرجە نوێنەرانی دیموکراتەکان دژی پرۆژەی یاساکە وەستان و 18 پەرلەمانتاری کۆماری خوازەکانیش دەنگیان بە نەخێردا. پرۆژەی یاسای بودجێی ئەمریکا بۆ ساڵی 2018 بە 4.1 تریلیۆن دۆلار خەمڵێنراوە. بە 290 دەنگی بەڵێ بەرامبەر بە 206 دەنگی نەخێر پەسەند کرا. لە چوارچێوەی پرۆژەی یاساکەدا لە 10 ساڵی داهاتوودا بە بڕی 5 ملیۆن تریلیۆن پلان بۆ کەمکردنەوەی خەرجی دامودەستگاکانی حکومەت دانراوە. سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا پاوگڕیان لەبارەی پەسەندکردنی پرۆژەی یاسای بودجە ڕایگەیاند. ئەم بودجێ هاوکار دەبێت بۆ دروستکردنی هاوسەنگی لە نێوان گەشەکردنی ئابووری و قەرزەکان. واوکات رووسیا کوردێنانی بودجەی رووسیا لە ئەمساڵدا لە سەدا 0.5 بووە. رووسیا ڕایگەیاند کوردێنانی بودجەی ئەمساڵ لە مانگی کانونی دووەم تا ئایلول 300 ملیار و 600 هەزار ڕۆبڵی رووسی بووە. بەگوێ ڕاگەیەنراوێکی وەزارەتی دارایی رووسیا داهاتی رووسیا لەم ساڵدا لە کانونی دووەم تا مانگی ئایلول 10 تریلیۆن و 900 ملیار ڕۆبڵ بوو. بڕی داهاتی هەناردەکراویش بریتی بووە لە 11 تریلیۆن و 200 ملیار ڕۆبڵ. هەل لە ڕاگەیەنراوەکەدا ئاماژە بەوە کراوە کوردێنانی بودجە لە نێو مانگی ڕابردوودا لە سەدا 0.5 بووە کە دەکاتە 300 ملیار و 600 ملیۆن ڕۆبڵ. جێوەبرینانەوەی پارساڵ کوردێنانی بودجەی رووسیا لە سەدا 2.6 بووە کە دەیکردە 1 تریلیۆن و 500 ملیار ڕۆبڵ. نرخی نەوت بە بەرزی ماوەتەوە. نرخی بەرمیلێک نەوتی برێند 56 دۆلار و 6 سەنتە دوای ئەوەی ناوەڕاستی هەفتەریەکە لە ئۆپیک و ئیدارەی زانیاری وزەی ئەمریکا راپۆرتی خۆیان بڵاو کردەوە. نرخی برێند گۆڕانکاریکی ئەوتۆی بەخۆ نەبینی و نرخی هەر بەرمیلێک لە ئێستادا 56 دۆلار و 6 سەنتە. ناوەڕاستی هەفتە نرخی بەرمیلێک نەوتی خاوی برێند بە 56 دۆلار و 49 سەنت دەستی پێکرد تا 57 دۆلار و 7 سەنت بەرز بوویەوە. کۆتایی هەفتەش بۆی ڕووداوەکانی کەرکووکەوە بەرزبوونەوەی بەخۆ بینی و گەیشتە 56 دۆلار و 64 سەنت. هاوکات نرخی بەرمیلێک نەوتی خاوی تێکساسیش 50 دۆلار و 98 سەنت بوو. مووسڵ بەرەو ئاوەدانکردنەوە دەڕوە. ئازار محەممەد بەڕێوبەری لەقی بانکی ڕەشیدی حکومی لە مووسڵ ڕایگەیاند دوای کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ ناوەندی پارێزگای نینەوە یەکەم بانکی حکومی لە شارەکە کرایەوە. ئازار محەممەد وتی بەیانی ئەمڕۆ پێنجشەممە لەقی بانکی ڕەشیدی حکومی لە گەڕێکی ئەندازیاران بەشی چەپی مووسڵ کرایەوە. ماوەی 3 ساڵ و نیو بوو بۆی ئەوەی داعش شاری مووسڵی کۆنتڕۆڵ کردووەوە. سەرجەم بانکە حکومیەکان لەو شارە داخران ناوبرا ڕوونیشی کردەوە. بەکردنەوەی بانکەکە بە شێوەیەکی بارچاو جموجوڵی ئابووری و بازرگانی لە مووسڵ دەبوژێتەوە. هەروە دەبێتە ئاسانکاری بۆ خانشینکراوان لەوەی لەبری ئەوەی بچنە بەغدا موچەکانیان وەربگرن دەتوان لە لەقی بانکی ڕەشید وەری بگرن. کۆتا هەواڵمان تایبەت دەبێت بە هەرێمی کوردستان. وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستپێشخەریەک بۆ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دەکات و لە ڕاگەیەنراوێکدا چارەسەرەکە لە 5 خاڵدا دەخاتە ڕوو. بەپێی ناوەڕۆکی چارەسەرەکەی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق موچەی تەواوی کارمەندانی حکوومەتی هەرێم و کۆی بەشەکان بدات بە 950 میلیارد دینار خەمڵێنراوە. لەگەڵەوەش بەشی لە سەدا 70 بەرهەمەنەوتیەکانی تەواوی عێراق بۆ بەکارهێنانی ناوخۆ بۆ کوردستان دابین بکرێت بە مەبەستی بەکارهێنانی بۆ پاڵاوگە و وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا. هەربەپێی پێشنیارەکەی هەرێمی کوردستان لە بودجەی تەشغیلی بەشی لە سا 17 بۆ بودجەی تەشغیلی دابین بکرێت و گەرەنتی پێدانی پارەی کۆمپانیا نێودەوڵەتیەکانی بەرهەمێنانی لە کوردستان بکرێت. لە کۆتاییدا حکوومەتی هەرێمی کوردستان دەقی پێشنیارەکە کورد دەکاتەوە دەڵێت حکوومەتی هەرێم پێشنیارێکی هەر ئاسان دەکات کەویش حکوومەتی هەرێم حەڤە لە تەواوی بەرهەمی نەوتی عێراق و کوردستانی پێ بدرێت و حکوومەتی هەرێم خۆی تەواوی خاڵەکانی سەرەوە لە ئەسۆ دەگرێت. ئەمە هەواڵەکانی هەفتە بوون. دەچینە بڕگەی جیاواز لە هەواڵ لەسەر ئاستی جیهان.
بەکارهێنەرانی مۆبایل لە فینلەندا زۆرترین سپیسی میمۆری مۆبایلەکانیان بەکاردێن و مەکسیکیش کەمترین لەسەر ئاسی مانگانە. گرافیکێک لەو بارەیەوە. بەڵێ بەپێی ئەمە مانگانە هەر تاکێشی ئەو وڵاتانە گێگابایتی میمۆریەکەی بەکارهێنێ واتە وێنەگرەیان فایل ئەپلۆد دەکاتە ناو مۆبایلەکەی. لە فینلاند مانگانە هەر تاکێک 2.95 گێگابایت سپیسی میمۆریەکەی واتە میمۆریەکەی بەکارهێنێ. لە ئوسترالیا دووەم وڵاتە 6.28 گێگابایت لە مانگێکا بەکارهێنێ لە تاکێک. سوید لە سا 4.38 و کۆریای باکوور لە سا 3.33 و پۆڵاند لە سا 3.55 گێگابایت لە مانگێکە هەر تاکێک بەکارهێنێ و سویسرا 2.71 سپیسی میمۆریەکەی هەر تاکێک بەکارهێنێ و ئەمریکا 2.67 تورکیا 2.22 و یابان 2.12 و هاوکات بەریتانیا 1.84 و فەڕەنسا 1.62 ئوسترالیا هەر تاکێک مانگانە 1.54 گێگابایتی مۆبایلەکەی بەکارهێنێ واتە وێنە یان لە بەکارهێنانی وێنە یان ئەپلۆدی فایلی دەنگی بێ یان فایلی وۆرد کاتە ناو مۆبایلەکەیەوە. و لە ئەڵمانیا 1.21 کۆتا وڵاتیش مەکسیکە کە 0.74 واتە هاوڵاتیانی مەکسیک کەمترین سپیسی مۆبایلەکانیان بەکارەهێنن. بەڵام لە فینلەندا زۆرترین ئەمە تەسیراتی ئابووری لەسەر تاگە بێ لەو وڵاتانە بە شێوەیەکی گشتی واتە هەر کەسێک کە ئەپلۆدی فایلەکە سپیسی مۆبایلەکەی بەکارێنێ کاریگەری لەسەر فرۆشی ئەو ئەپانە ئەبێ کە لە ناو ئەپستۆرەکانی مۆبایلەکانیانە هەیە. ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو. بەڵێ بەڕێزان هەڕەشەکانی چەند ڕۆژی ڕابردوو بۆ گرتنی چێلگەنەوتیەکانی کەرکووک کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست کردووە. بە جۆرێک پێشبینی ئەکرێ هەم گەمارۆکان هەم ئەم هەڕەشانی ئێستا لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان هەن ئابووری هەرێمی کوردستان جۆرە لە جۆرەکان تووشی بەرەو داڕوخان بەرە یان بەرەو لاوازبوونی تەواوەتی بەرێ. من دوو میوانی زۆر بەڕێز لەسەر ئەم تەوەرەیە هەم لەسەر نەوتی کەرکووک هەم لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەڕێز ئەحمەد عەسکەری سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دکتۆر ئەشرەف تەها ئابووریناس و مامۆستا لە زانکۆی سەلاحەدین لەگەڵمان بێ. سەرەتا ئەچمە لای بەڕێز دکتۆر ئەشرەف تەها ئابووریناس و مامۆستای زانکۆ لە سەلاحەدین. دکتۆر پێم خۆشە بەخێراتن دەکەم سەرەتا بۆ بەرنامەژێکان و پێم خۆشە خۆتان ڕوونی بکەنەوە شەڕ چ کاریگەریەکی خراپ لەسەر ئابووری وڵاتان و بەتایبەتی ئابووری هەرێمی کوردستان دروست دەکات. زۆر سوپاس و ئێوارەتان باش. سڵاو لە میوانە بەڕێزەکەشت بێگومان. ئابووری پێویستی بە سەقامگیری سیاسی و سەربازی و ئاسایشەیە. هیچ ئابووریەک گەشتچەندنی ئابووری بەخۆیەوە نابینێت ئەگەر لە ڕووی سەربازی و سیاسی و سەقامگیر نەبێت. لەبەرەوە ئابووری هەرێمی کوردستان لە 3 ساڵی ڕابردوو هۆکارە سیاسی و سەربازیەکان شەڕی دژی چەکدارانی داعش و هەروەها دابەزین نرخی نەوتی جیهانی کاریگەری خراپیە بۆ لەسەر ئابووری هەرێمی کوردستان. بەداخەوە لە مانجی ڕابردووشەوە بەهۆی ئەو ناسەقەمگیریە سیاسەی لە عێراقەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان یعنی ئەو ناکۆچەی لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی ناوەند هەیە کاریگەری خراپتری لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست کردێت کە ئابووری هەرێمی کوردستان وەکو باسم کرد بەخۆی بەدەست قەیرانی 3 ساڵی ڕابردووە دەناڵێنێت. لەبەرەوە پێویستمان بە سەقامگیری سیاسی و سەربازی و ئەمنی دەبێت هەتا بتوانین ئابووریەکەمان ببوژێنەوە بەلایەنی کەم بیجێڕینەوە بۆ ساڵانی 2012 و 2013. باش دکتۆر خۆتەزانی هەرێمی کوردستان لە مای ڕابردووە چەند تەوژمێکی خراپ بەر ئابووریەکەی کەوتووە. تەنانەت ئێستا باسی ئەوکرێت بەهۆی شەڕی داعشەوە بۆ نمونە هەرێمی کوردستان چەند ملیارێک قەرزی زۆری هاتووەتە سەر.
بەڕای تۆ ینی بەرگەی تەوژمێکی تری ئابووری ئەگرێت ینی بەرگەی تەوژمێکی تری ینی ئەگرێت ئابووری هەرێمی کوردستان ینی ئەگە تەوژمێکی تر خراپتر لێ بدا ئابووری هەرێمی کوردستان بەرەکوێ ئاڕاستاگرێت؟ نەخێر بێگومان هەرێمی کوردستان ئابووریەکەی ڕوو لە خراپیە بەداخۆکو باسمان کرد لە 3 ساڵی ڕابردوو شکستەی گەورە بەر زیانەی گەورە بەر کەرتی حکومی و کەرتی تایبەت کرد ژمارەش زۆر لە کۆمپانیەکان دەرگاکانیان داخست و بەشەکی زۆریشان ئامادەنین چ مۆڵەتی ساڵانیان نوێ بکەنەوە بازەکانیان بدەن حکومەتی هەرێمی کوردستان کەەوەش بە خراپیش کایەوە لە سەرداهاتی حکومی هەرێمی کوردستان سەرڕایەوەی داهاتی کەمی کردیە لە فرۆشتنی نەوت داهاتی کەمیش کردیە لە وەرگرتنی بازەکان لە کۆمپانیا زۆرەکان لەبەرەوەی حکومەتی هەرێمی کوردستان بازەکانی زیاتر کرد لە ڕابردوو ئەو شوای کرد بە سەبەبی قەیرانی دارایی و ئابووری کە لە هەرێمی کوردستاندایە بەشێکی زۆر لە کۆمپانیەکان داهاتیان زۆر کەمی کردیە تەنانەت ناتوانن ئەو بازەش بدەن کە حکومەتی هەرێمی کوردستان لەسەری فەرزکردن لەبەرەوە پێویستمان لە قۆناغەکانی داوت پێویستمان بە سەقامگیری سیاسیە و پێویستمان بە سەقامگیری ئابووری هەیە چونکە و بەرهێنان ناکرێت لە ناوچەیەکدا کە سەقامگیر نەبێت و بەرهێنەکان خاوەن پارەکانیش دایمەن دەترسێن لە ناسەقامگیری سیاسی ئابووری ناوێرن پارەکانیان بخەنەگەڕ و ناوێرن استثمار بکەن لە هیچ جۆرە کەرتێکی ئابووری لەبەرەوە پێویستە یەکلابینەوە لەگەر حکومەتی ناوەندی کێشەکانمان چارەسەر بکەین و دووبارە دڵنیایی بدەینەوە بەرهێنەری ناوەخۆ و دەرەچی شەتا بتوانن پارەکانیان نەبەنە دەرەوە و ئەوانەی کە استثمارەکانیان بردیتە دەرەوەی هەرێمی کوردستان دووبارە بیجێڕنەوە لێرەوە بەرهێنان بکەن دەتوانین کەرتە ئابووریەکانی هەرێمی کوردستان ببوژێنەوە و بواری زۆر لە پێشەوە کە ئەگەر سەقامگیری سیاسیە بێت بتوانین کەرتە زۆر جۆرەکان ببوژێنەوە بتوانین دکتۆر ئەشەفتەها درێژە بە گفتوگۆکەمانە دەین بە دڵنیایەوە یەکێک لەو کاریگەری خراپانەی بەر ئابووری هەرێمی کوردستانەوێت بە دڵنیایی ئەگەر شەڕ ڕووبدا حکوومەتی عێراقی ئەوێت ئەوەی کە ئێستا قسەی لەسەرکرێت کۆنتڕۆلکردنەوەی بیرەنەوتەکانی کەرکووکە من پێم خۆشە ینی لەگەڵ بەڕێز ئەحمەد عەسکەری سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک گفتوگۆ بکەم بەڕێز ئەحمەد عەسکەری خۆشحاڵم قسەتان چییە لەبارەی ئەم دۆخەی کە ئێستا بوون منە ڕوبەڕووی کەرکووک بووەتەوە بە تایبەتی ئێستا حکوومەتی عێراق قسە لەسەرەوە کرێ چاوی لەسەر گرتنی کێڵگەنەوتیەکانە وڵا بێگومان حکوومەتی عێراقی دێمێتەوە چاوی بردوێتەوە چێڵگەنەوتانە لەو کاتەوەی کە داعش ڕووی هاتوتەوە منتیقێ و ئەو چێڵگەنەوتانە دەست حکوومەتی عێراق چۆتە دەرەوە حکوومەتی عێراق دائما لە هەوڵی گەڕانەوەیە بووە بەڵام لەبەرەوەی کە ئەوسا شەڕی داعش نەیتوانیوە هەم بینێرێتە دەرەوە ڕێگەی نەبوو ببردنە دەرەوەی هەم دەسەڵاتیشی نەبووە ئەوسا حکوومەتی عێراق ئێستا کە دەسەڵاتی پێیا کردێتەوە بێگومان چاوی لەوەیە و چێڵگەنەوتانە بژێڕێتەوە سەر داهاتی عێراق و بە حسابی ئەوەی کە بۆەوە لێژە دەستی عێراقا بێ بەڵام ئەوەیە چۆن لەگەڵ حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێکەوە چونکە ڕاستە و یەک لە سەرسەی نەوتی کوردستانەوە چێڵگەکانی کەم زیاتر لە یەک لە سەرسێ نەوتی کوردستان چێڵگانە دابینێکە ئەگەر سبەی نێوانم دەست حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم بۆ باخەیەکی هەیەتی ئێستا بۆشەوە ناتوانێت کێشە داراییەکانی هەڵ بکات ئەگەرەوەش نەمێنێ کەواتە ئەزمەکە قوڵترە بێتەوە بەڵام ئایا بابردەوەی ئەو نەوتانە ئامادەیە 17 بداتە هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەر و هێزی پێشنەوەی کوردستان بدات باش ینی تۆ لەگەڵ ئەوەیە حکوومەتی عێراقی ینی لەگەڵ بۆ چونەیە باوەڕی وایە حکوومەتی عێراقی ینی 100% مەبەستەوەی کێڵگەنەوتیەکانی کەرکووک برێ بۆی ئابووری هەرێمی کوردستان ینی هەرس بهێنێ پێم وایە چ لە ئۆینەکانی هەوڵەکانی بۆەوەی باش ئێستا چەند ژاردەیەک ینی چێڵگەنەوتانە بجێڕێتەوە کە زەربەیەکی کە لە اقتصادی هەرێمی کوردستاندا باش بەڕای تۆ پێم خۆشە زیاتر لەسەرەوە بدوێ ینی گرتنی کێڵگەنەوتیەکان بۆ هەرێمی کوردستان چ زەرەر و زیانێکی بۆ ینی بودجەی هەرێمی کوردستانە بێ بێگومانە باسم کرد زیاتر لە سەتاچلی نەوتی کوردستان لەو چێڵگانەوە دابینێتێ ئەگەر نیوە نەبێت سەتاچل زیاترە بێت کە لەو چێڵگانەوە ئەوەی کە هەنارداکردێت زەرەوە بۆکەوە خاڵێکی کە ئەوەی ئایا هەر دەرەوە کافیە حکوومەتی تورکی پابەند دەبێت بۆی کە ئەو پارانەی کە
لەو داهاتە دەسەکەویات حکوومەتی هەرێمی کوردستانە ڕادستی حکوومەتی عێراقی کاتەوە. باش من درێژ بە بابەتەکەم دەم لەگەڵ بەڕێستانە بەڵام ئەچمە لای بەڕێز دکتۆر شەف دکتۆر پێم خۆشە ینی لەوە دەست پێ بکەم ئێستا بەڕێز عسکەری ینی مەترسیەک ئەخاتە ڕوو لەسەرەوەی کە لە سڵات 40 داهاتی هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم مەترسیایە ڕواگەتان چییە بەڕێستان لەو بارەیەوە؟ لە ڕاستیدا هەرێم کوردستان خۆی بەدەست کورتێنانی بودجە دەناڵێنێ و سەدا 95 داهاتی هەرێم کوردستان ڕاستەوخۆ پشت دەبەستێت بە فرۆشی نەوت لەبەرەوە کۆ بەڕێزیان ئاماژەی پێکرد کە سەدا 40 فرۆشی نەوتی هەرێم کوردستان پشت دەبەستێت بە بیرنەوتەکانی کەرکووک ئەمەش نای وایە ڕاستەوخۆ سەدا 40 داهاتی هەرێم کوردستان کەم دەبێتەوە و قەیرانەکە قوڵتر دەبێتەوە لەوەی هەیە لەبەرەوە ناکرێ هەرێم کوردستان ئەو بیرنەوتانە ڕادستی حکوومەتی ناوەندی بکاتەوە تەنها لەو کاتە نەبێت کە لەسەر تێکرای داهاتی و بودجە هەرێم کوردستان ڕێککەون و حکوومەتی ناوەندی پەیمانی ئەوە بدات کە بودجە هەرێم کوردستان دابین بکات و زەماناتی دەولی شەبی لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو دیتمان کە حکوومەتی ناوەندی پابند نەبووە بۆ بەڵێنانەی کە ئەرکانەی لە سەرشانی بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان و لە 3 ساڵی ڕابردووشدا بودجە هەرێمی کوردستانی دابین نەکردو. باش بەڕای تۆ ینی ئێستا ئەگەر شەڕ ڕووبدا لە نێوان هێزەکانی پێشمەرگە و لە نێوان بەدەر لەو بنەوتەی کە ئەگەر بێت ینی هێزی پێشمەگە نێڵێ بۆ نمونە حەشدی شعبیان هێز عراقیەکان بێنە کەرکووکەوە ئەگەر هەر ڕوودانی شەڕ تەسیراتی چییە بێ تەسیراتی ڕاستەخۆی لەسەر بازاڕی کوردستان چییە بێت؟ بەڵێ لە ڕاستیدا کێشەکان لەگەڵ حکوومەتی ناوەند لەسەر کەرکووک تەنها لایەن نییە کە دڵگرانە بەو کێشەیە بەڵکو وڵاتانی دراوسێش وەکو ئێران و تورکیا بەمان شێوە نیگەرانن و ئەوانیش طموحاتی خۆیان لە شاری کەرکووکدایە لەبەرەوە ئاڵۆزبوونی دۆخی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند لە کەرکووکدا وارەکە فشاری زیاتر بێتە سەر کوردستان لەلایەن ئەو دووڵاتە کە هەروچیان ڕاستەوخۆ کاریگەریان هەیە لەسەر هەرێمی کوردستان ئەوە لەلایەک دوو لەلایەشتر ناسەقامگیری ئابووری وەکو باسمان کرد کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر و بەرهێنان خەڵک دەترسێ ناوێری پارەکانی خۆیان بخەنە و بەرهێنان و پرۆژەکانیان ڕەنگە ڕابگرن و بەشێکیان پارەکانیان بچێشنەوە ببنە وڵاتانی دەرەوە ئەوە لەلای وە برهێنانەوە لەلایەن بە کاربەرانیشەوە بامان شێوە خەڵک لە کاتی ترسان و دروستبوونی ناسەقامگیری ئەو پارەی لە دەستشیاندایە ناوێرن خەرزی بکەن بەڵکو هەڵی دەگرن لە ڕۆژی خراپتر یان ڕۆژی ڕەشتر خوانەخواستە لەبەرەوە خواست لە بازار کەم دەکاتەوە کە خۆی کەمە بەسەبەبی قەیرانی دارایی لە 3 ساڵی ڕابردوو ئەوە شوا دەکاتن بازار پوکانەوەی زیاتر بەخۆی بینی و بەشێکی زیاتر لە خاوەنکارەکان بێکار بن و ئێستا لەو حاڵەتە ئێستادا بەشێکی زۆریان ناتوانن کرێی دوکان و شوێنەکانیان بدەن ئەوە دەکات کاریگەری خراپتری دەبیت و ینی بڕواتان وایە زۆر لە شوێنە بازرگانیەکان ڕەنگە دەرگاکانیان دابخەن ینی بڕواتان وایە ئێستا بۆ نمونە ئەبین ڕێژەی بێکاری لە سەدا 13 ینی تێپەڕ کردو ینی بڕواتان وایە بۆ ڕێژەی بێکاریش لەمە زیاترە بێ کە یەکێکە لە دیاردە خراپ ئابووریەکان کە دوات دیاردەی خراپی کۆمەڵاتیشی بەدوادایە لە ڕاستیدا ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان سەدا 13 نیە و ڕێژەی بێکاری زیاتر لە سەدا 27 تا سەدا 30 جگە لەوەش سەدا 40 کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان بێکاری داپۆشراون یعنی هیچ سوودێکیان هیچ بەرەمێکیان نێتە ناموچە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن لەبەر ئەوە بێکاری یەکەکە لە دیاردە هەرە مەترسیدارەکان لەسەر تاکەکانی کۆمەڵگە چونکە ڕاستەوخۆ ئەوانەی کە بێکار دەبن دەکەونە ژێر هێڵی هەژاریەوە چونکە وەکو وڵاتانی پێشکەوت و وەکو وڵاتانی ئەوروپا داهاتێک نییە بە ناوی قەرەبووکردنەوەی بێکاری بتوان بڕپارەیەک کەمیان بدەنێت تا ئەو کاتێ دەکەونەوە سەرکار لەبەرەوە لێرە تاکەکان یەدەجی پارەیان نییە لە ماڵەوە کە دەکەونە حاڵەتی بێکاری و ڕاستەوخۆ مەترسیان لەسەر دروست دەبیت و ڕێژێ و تاکانە زیاد دەبی و خێزانان زیاد دەبی کە لە ژێر هەڵی هەژاریەوەن باشە بەڕێز دکتۆر شەف چمە لای بەڕێز ئەحمەد عەسکەری بەڕێز کاک ئەحمەد پێم خۆشە ئەوە بنویش چارەنووسی نەوتی کەرکووک لە نێوان ئەم ململانەیانەی کە ئێستا لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقا دروست بووە بەرەوکوێ ئەڕوا
وڵات دەبێ لەوان پرسی بەرەو شوێ بەنیانیەوە ئەوان هێزیان هێناوە بۆ گرتنەوە نەوتە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوزاتیان لەگەڵا کایان نایکە شەڕەکە شەڕکردنیش تەبعاً زۆر خەتەرە خەتەرێکی گەورەیە دوایی کوژانەوەی شەڕ زۆر زەحمەتە بێت و دوای شەڕ چیرۆدا جا لەبەرەوە پێم وایە باشترین حەل ئەوەیە دانوستانی لەسەر بکەن و لەسەر ڕێکەوە نازم هەم لەسەر بودجەکەی هەرێمی کوردستان و هەم لەسەر هەناردەکردنی نەجیش ئەوە مەسەلەیەکا کرێت لە هەردوولایە بە شێشەوەی دانوستان لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری و کێشانە بکەن باشتر لەوەی چەک چارەسەری کا چکە چەک تا ئێستا چارەسەری کێشەکانی نەکردووە گەڕەوان پێیان وابێ چەک ئەتوانیان چارەسەری بە کێشەکان بێت و بەتایبەتی لە ناو وڵاتێکا کە دەسووری کۆیە کاتەوە ئەمە خەڵکیشکەی نامۆنیە هاتێتە وڵات ئەوان تا بکەن بەجێی ژیا بە هێزی باز و دەریکەن ئەمە خەڵکی بێدیفاع خەڵکی وڵاتی کە هیچ علاقی لەو شەڕیان نییە بێتە قوربانیە و شەڕە چۆنە بێت چ عێراقی بەرامبەر بە عێراقی بەکاربێت کە لە وڵاتێک و دەسووری ژیان کۆیان کاتەوە باشترە بگەڕێنەوە بۆ مێزی گفتوگۆ و بە گفتوگۆ چارەسەری کێشەکان بکەن بۆ هەردوو لە خانجارزە ئەگەرەوە ببێتە مەسەلەی شەڕ و ڕەنگە براوە دۆڕاویتیانە بێ هەموو لازەرەوە باش بەڕێز ئەسکەری بژاردەیەکە بوو کە هەرێمی کوردستان ینی پێشنیارێکە بوو کە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عراقیە کێڵگەنەوتیەکان بە هاوبەشی بەڕێوەبن ئەمە تا چەند لە خزمەتی کەرکووک و هەرێمی کوردستانیش داوێ هەموو اتفاقی لە خزمەتی عێراقیش کوردستانیشە ئەین بڕوا دوایە ئەمە بتوانێت بۆ نمونە دۆخەکە هێوەر بکاتەوە ئەگەر اتفاق بێ بۆنە شەڕەکە لەسەر دولایە ئەگەر دولار ڕێکەوە لەسەر شتێک ئیتر بۆنە ئەکرێت شتیواتێت خود دەسووری واڵێ دەسووری ئەڵێ ئیدارە بە هەردوو لای ئیدارات دێ معجبن کە ئیدارا درێ عراق ڕازگیر بێ لە بەشەکانی تریش هەرێمی کوردستان شەریک بێت سەد حەبینەوەی عراق هەرێمی کوردستانی تایە بەشدار بێ لە دەرهێنان و پاڵاوتن و گەڕان و هەموو شتەکانەکە حکوومەتی ناوەندی لە هەموو نەوتی کوردستانە بەشدار بێت ئێستا قسەیەک لەسەرەوە هەیە کە عراق سەرباری ئەوەی کە بۆ نمونە مەترسی لەسەر کێڵگەنەوتیەکان دروست کردووە هاوکاتیەوە بۆری نەوتی کۆنی کەرکووک جێهان نۆژەن ئەکاتەوە ئەوە ئێوەکو لیژنە تاژەن زانیاریتان لەم بارەوە هەیە ئەگەر مۆزوع شەڕ بێەوە جیاوازە بەڵام ئەگەر مەسا ئاشتی بێگەر لە بۆری کۆنەوە بڕوا لە بۆری تازەوە ڕاگەوان تەفاوت بکەن لەسەر داهاتەکەی چ مشکلەیەکی ئێستا لە بۆرەکانی هەرێمی کوردستانەوە ڕادەنگە ئەمینترین شوێنش بۆرەکانی هەرێمی کوردستان بێ بەڵام ئەو بۆرانی کە ئێستاوان لە ساڵانی پێشتر کە داعشیش نەبوو گرفتی زۆری هەبوو بین کاری تروریستیکە ئەنجامەدرا دزی لێکرا بەمبەتی دزیکردنەوە بۆراناتە خەندرایەوەوانێ و نەوتەکەی فرۆشرا بە قاچاق چونکە مەنتقەیەکی چۆڵە بە ناوچەیەکی فراوانی زۆر ئاڕوا کە هیچ کاتی حکوومەتی عێراقی بەسەر ئەو بۆرانیان مسەیتر نەبووە. باش بەڕاستان سەرۆکی لیژنەی نەوت و غازن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆتان چ بژاردەیەکتان پێ باشە یانی هیچ بژاردەیەکتان گەڵاڵە نەکردووە بوو لیژنە ئێمە بژاردەیە ماوەیە دانیشتن و گفتوگۆکردنەوە پێی دەستوور و یاساکات. ڕێز ئەحمەد ئەسکەری سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سوپاس بۆ ئەوەی کە بەشدار بووی لەگەڵم تام کاتی بەرنامە. بەڕێز دەچمەوە لای بەڕێز دکتۆر ئەشرەف تەها قسەکانی بەڕێز ئەسکەریتان بیست پێم خۆشە ینی وەک ئابووریناسێک لە هەرێمی کوردستانە پێت باش هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە بگەنە چ خاڵێک یا لە چ خاڵێکا بگەنە ڕێکەوتن لەسەر نەوتی کەرکووک و لەسەر کۆی پرۆسە نەوتیەکان کە ئێستا کێشەیەکی زۆر قوڵە لە نێوان هەرێم و بەغدایە. لە ڕاستیدا چارەمان نییە زیاتر لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی بە هەردوو جۆرەکەی بەجیابوونەوە و سربەخۆی یان پێکاتن بەوەی مافەکانمان مافەدارایەکان و مافەکانی تریش دابین بکرێت بە ڕێکەوتنی هەردوولایەوە بە چاودێری جێتەچی دەولی وەکو نەتەوە یەکگرتوەکانی یان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چکەگەر ڕێک نەکەوین و فشاری زیاتری وڵاتەکانی دەوروبەرمان لەسەر بە تایبەتی تورکیا چکە سەدا 95 داهات هەرێمی کوردستان لە ڕێگای فرۆشتنی نەوتە لە ڕێگای بۆری کەویش بە خاچی تورکیادا تێدەپەڕێت ئەگەر نەگەینە چارەسەر ڕەنگە فشاری زیاترمان لەلایەن تورکیاوە بخرێتە سەر و ڕەنگە داهاتەکەی فرۆشی نەوت بگەڕێتەوە لە حکوومەتی ناوەندی لەلایەن تورکیاوە ئەوەش مەترسی گەورە لەسەر داهاتی هەرێمی کوردستان دروست دەکاتن لەبەرەوە لە ڕێکەوتن زیاتری چارەسەری ترمانیا یان دەبێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا
بە جددی پاڵپشتیمان بکات کە ڕێگانەدات وڵاتی تورکیا ڕێگری بکات لە فرۆشتنی نەوتمان بە شێوەیەکی سەربەخۆ یان دەبی لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێککەوێنە تا بتوانین چێشە سیاسی و ئابووری و داراییەکان چارەسەر بکەین. باشە دکتۆریانی وەزارەتی سامانە سروشتەکان بەیاننامەیەکی بڵاو کردووە بە دڵنیاییەوە بینیوتانە ڕاتان چییە لەسەر بەیاننامەکەی وەزارەت؟ لە ڕاستیدا لە 3 ساڵی ڕابردوش گازاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەرەوە بۆ کە بودجەی هەرێمی کوردستان بە تەواوی دابین ناکرێت و موچەی هێزەکانی پێشمەرگە لە ناوەندەوە نایەت و لە 170 170 حەقیقی ناتێ 111 کەمێک زیاتر هاتیە و پابەن نەبووینە بە ئەرکە داراییەکانیان وەدانی شیرنی گرێبەستە نەوتیەکان لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیەکان ئەگەر ئەو مافانە حکوومەتی ناوەندی هەمووی دابین کات لە هەرێمی کوردستان بێگومان ڕێکەوتنێکی باش دەبیت و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەبیت بە جۆرێک کە دەتوانین ئابوووریەکەمان ببوژێتەوە سەرڕای لادانی گیر و گرفت و ناسقام گیرە سیاسیەکە بەڵام پێشببینی ناکرێت کە حکوومەتی ناوەند ڕازی بیت بەو مەرجانە کە بودجەماندا دابین کات و گرێبەستە شیرنی گرێبەستە نەوتەکان بدات و موچەی پێشمەرگە بدات و بودجەی تەشغیلی بداتە تا دوای حکوومەتی ناوەندی پێشتر بڕیاریدا بوو کە ئامادەنیە ڕایگەیان بوو کە ئامادەنیە ئەو بڕەپارانە ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستان بکات. کەواتە ئەو پێشببینیە چاڕوانکراوانی کە بۆ ئابووری هەرێمی کوردستان بەڕێسان وەک ئابووری ناسێکەکەی بینن چییە؟ لە ڕاستیدا لە ماوەی کووردا حاڵمان باش نییە ئێستا تا نەگەینە دۆخی سەقامگیری بارد و زۆرەکەی یان ڕێککەوین لەسەر سەر بەخۆیی کە پێشببینی ناکرێت حکوومەتی ناوەندی باسانی ڕازی بیت بەڵام چارەسەرەکە کۆنفیدرالیە ئەگەر حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەون لەسەر کۆنفیدرالی ئەوە سەربەخۆیەکی زیاترمان دەبیت لە ئەوەی ڕابردوو بەدەستمان هێنایە و دەتوانین ئەگەر سیاسەتێکی ئابووری گونجاومانەبیتن دەتوانین ئابووری هەرێمی کوردستان ببوژێنەوە واڵەکانی ڕابردوو دووبارە نەکەینەوە کە داهاتی هەرێمی کوردستان تەنها پشت بەنەور ببەستێ چونکە کەرتی ئابووری زۆرمان هەیە و گونجاومان هەیە دەتوانین پەریان پێ بدەین و بەشی زۆری داهاتمان لەو کەرتانەوەکو کوشتتوقاڵی پیشسازی و گەشت و گوزار و تا دوایی دابین بکەین و فرۆشی نەوت و گاز و سامانەکانی تریشکە لە هەرێمی کوردستاندایەوە کانزاکان کە لە داهاتوو ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین سوودیان لێوەربگری ببیتە بەشێکی کەم لە داهاتی هەرێمی کوردستان و کەرتە ئابووریەکان جۆر بە جۆر و چالاک بن هەتا مەترسی وڵاتانی دەوروبەریش لەسەرمان کەمتر بێتەوە. باش پێت وانە پێویستە ینی حکوومەتی هەرێمی کوردستان لەم دۆخەیە پەنابوو کەرتی کوشتتوقاڵ یان کەرتی گەشت و گوزاریان کەرتە کانی تر بداتەوە کە ئاستی بۆ من و کۆبەرەمی خۆماڵی کوردستان بەرزەکاتەوە پێت وانی ئەمە بژاردێکی باش بێ بۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کەرتانە زیندوو بکاتەوە؟ بێگومان نامە لە چەند ساڵی ڕابردوو گلەیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردێ کە ئەو کەرتە گرنگە پشتگوێخرا و ناکرێت هەرێمی کوردستان کە بەشێک لە عێراق وادی ڕافیدەین بەوە مەشهور بووە کە دەتوانێت خۆراکی هەموو وڵاتانی عەرەبی دابین کات و هەرێمی کوردستان ئەگەر نەتوانی خۆراکی عێراق و وڵاتانی دەوروبەریش دابین کات بەلایەنی کەم دەتوانێت پێداویستەکانی هەرێمی کوردستان هەبووی دابین کات پێویست ناکاتەمە سەوزە و میوە لە وڵاتانی دەوروبەر هاوردە بکەین و دەتوانین پرۆژەی تایبەت و حکومی و هاو بەشش لە نێوان حکوومەت و کەرتی تایبەت دابمەزرێنین و ژمارەی زۆری دەرچووی بەشە کشتتوقاڵەکانمان هەیە دەتوانین بیانکەینە سەرچاوی داات لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دەرچوانش و بەشەکی زۆر لەو جوتیارانەیە کە چاویان لە دامەزرانە لە کەرتە حکومیەکان و لە کاریتکە دەکەن چکە ژمارە لە ڕەنگە 180 جوتیارەکان ناتوانن پشت بە کەرتی کشتتوقاڵ ببەستن لامان کاتداکاری تریشیان هەیە لەبەر ئەوە ناتوانێت کارابن و بەرهەمی باش بخەنە بازارەوە و کەم کورتی تکەش زۆر هەیە بێگومان لە ڕووی هاتوچۆ گەیانەوە تا ئێستا هەڵ شەمەندەفەر نییە و بە گواستنەوە بە ئۆتۆمبیلش تێچوونی زۆرە لەبەرەوە لە بەشێک لە زەوەیە کشتتوقاڵەکان بەرهەمێنانی بەرامە کشتتوقاڵەکان تێچوونی کەمترە لە گواستنەوەکەی واتە تەنها گواستنەوەکەی کە دەیگەینە بازاری ناوخۆدا تێچوونەکەی دەبێتە دوو ئەوەندە ئەوە شوا دەکاتن تێچوونی بە بەراورد لەگەڵ
بەرهەمی هاوردەکرا و لە وڵاتانی دەوروبەر زۆر زیاتر بیت و بکات کە جوتیارەکان زەرەر بکەن و ساڵ بە ساڵ بەرهەمیان کەم بکەنەوە وە کەرتەکانی تریش وەکو کەرتی پیشسازی ئەگەر تەنها سناعەتی پترۆکیمیاویدا بنزرێ لە هەرێمی کوردستان دەتوانین داهاتی کوردستان 20 ئەوەندە و 30 ئەوەندە و 40 ئەوەندەش بکەین لە جیاتینەوەت بە شێوە خاو بفرۆشین بیکەینە پرۆژەی پترۆکیمیاوی و سەدان زۆر بەرهەمی لێ دروست بکەین و بەدەیان هەزار دەستی کار بخەینە سەرکار لەو پرۆژانە و داهاتەکانمان پێ زۆر بیت بەمان شێوە لە خوێندنی باڵا و لە تەندروستی و لە کەرتەکانی تریش دەتوانین ئەگەر هیچ نەبیتەوە زارتانە بتوانن موچە و خەرجەکانی خۆیان دابین بکەن و داوا لە حکومەت هەرێمی کوردستان نەکەن بۆ دابینکردنی بودجە نیەتێک هەیە لە حکومەت هەرێمی کوردستانە بەم ئاڕاستەیە هەنگاو بنێ بەم ئاڕاستە دروستە لە ڕاستیدا ئەگەر لە ڕابردوودا درچی بەو مەترسی و هەڵانە نەکرد بێت کە لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستاندایەوە لە پەیکەری ئابووری هەرێمی کوردستاندایە ئێستا لەم کاتێک زیاتر درچ پێ دەکات کە دەزانێت کە 95 داهات هەرێمی کوردستان پشت بەنەوت دەبەستێ حاڵی نەوتیش دەبینین ڕۆژێک نرخی نەوتدا دەبەزێ ڕۆژێک عێراق ڕەشەمان لێ دەکات ڕۆژێک تورکیا ڕەشەمان لێ دەکات ڕۆژێک ناتوانین هەموو نەوتەکە ساغ بکەینەوە لە بازاری جیهانی ئەگەر بەو شێوە بەردەوام بین ئەمە ناتوانین ئابووری هەرێمی کوردستان سەقامگیر بکەین و پەرەی پێ بدەین و بەردەوام مەترسی نەمانی موچە و بودجەمان لەسەر دەبیتن لەبەرەوە هیچ ڕێگایشترمان لە پێش نییە تەنها بژانەوەی کەرتە ئابووریە جۆر بە جۆرەکان نەبێت بەڵام کاکتۆر ئێستا بۆ منە خەڵکێک تەنانەت هاوڵاتێکی سادەش یانی ئەم پرسیارەکە لەڵێ لە کاتێکە هەرێمی کوردستان بوو نەخاوەنی پاڵاوگەی خۆیەتی نەک پاڵاوگەیەک چەند پاڵاوگەیەکی شەیە لە کاتێکا بۆ هەرێمی کوردستان خاوەنی بەرهەمی نەوتی خۆیەتی چۆن ئەکرێ بوون لە بازارەکانە بەرمیلێک نەوتی سپی بە 170,000 بێ ئەمە یەکێکە لەو شتانی کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان گوێ پێ نەداوە لە ڕاستیداوەشیەکە لە کەم و کورتیە گەورەکان هەموو وڵاتێکی نەوتی یەکەم جار پێداویستەکانی خۆی دابین دەکات ئەوەی زیاد دەکات دەینێریتە دەرەوە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانەوە پەیڕەو نەکرایەوە لە کاتێکدا نرخی نەوتی خاو لە بازاری جیهانی بە $30 و $40 دەفرۆشێت بەداخەوە لە هەرێمی کوردستان بە زیاتر لە $140-150 ئەخرێتە بەردەستی بەکاربەرانی هەرێمی کوردستانەوە خەلەلێکی گەورەیە و کەم کورتێکی گەورەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەش ڕەچاو بکاتن کە خەڵک مافی هەیە لەسەر ئەو نەوتە و پێویستە یەکەم جار پێداویستی خەڵکی دابین بکرێت لە نەوت و لە بانزین و لە هەموو جۆرە سوتەمەنیەکان و دواترەوەی زیاد دەکات بنێردرێتە بازاری جیهانی و ببێتە داهات لە حکوومەتی هەرێمی کوردستان باش دکتۆر پێم خۆشە زیاتر قسە لەسەر دەرفەتەکان بکەین ینی ئەم دۆخەچە دەرفەتێکی بۆ لە بەردەم هەرێمی کوردستان نەکردوێتەوە بۆ ئەوەی کە ئابوورێکی باشتر بنیاد بنێ ئابوورێکی پتە و بنیاد بنێ ئایا هیچ شتێکە بینی کە ناوی دەرفەت بێ بێگومان حەز دەکەم سەرەتا هەڵەیەک ڕاست بکەمەوە کە ناوم دکتۆر ئەرشەدە نەک ئەشرەف دیارە جەماعەتی کۆنتڕۆل بە هەڵە ناوەکەیان نووسێ ببوورە دکتۆر ئەرشەد تەها ببوورە کێشەنیە ئەمە لە ساڵانی ڕابردوو چەندین جار لە ڕێگای نووسین و چاو پێکەوتن ئاماژەمان بەوە کردیە کە کەرتی هەرێمی کوردستان کە لە باشترین حاڵەتدا بووە کە بودجەمان لە حکوومەتی ناوەندی وەرگرتێ و داهاتی هەرێمی کوردستانیش هەبووە هەر باسمان کردێ کە خەلەلێکی گەورە لە ئابووری هەرێمی کوردستاندایە کە ناکرێت ئابووری تەنها پشت ببەستێت بەیەک کرد لەبەرەوەی ئابووری وڵاتی پێشکەوتوو پێویستە هەمە زۆر بێت ئەوە لە کاتێکدا کە داهات زۆر بوو بە ئاسانی دەتواندرا بودجە دابین بکرێت لە بژانەوەی کەرتە زۆر بە جۆرەکان بەڵام ئێستا کە بیانووی ئەوە هەیە پارەی پێویست لە بەردەستدانیە کە تەرخانی بکەن لۆ بژانەوەی ئەو کەرتە ئابووریانە چارەسەرێکی گونجاو هەیە کە دەتوانین پەیڕەوی بکەین ئەویش بریتە لە دابەزراندنی پرۆژەی هاوبەش لە نێوان حکوومەت و کەرتی تایبەت چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەی زۆر فەرمانبەری هەیە کە زۆر ژمارەی زۆریان دەرچووی کۆلیژ و پەیمانگاکانن هەندێکیان دەرچووی ماستەر و دکتۆراشن و زەوی کشتتوکاڵیان هەیە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان زەوی کشتتوکاڵی هەیە وەنەوتی گازی هەیە لامان کاتدا دەرچووی بەشی ئەندازیاریەکانمان هەیە بەشی کۆلیژە تەکنیکیەکانمان هەیە
دەتوانین سوود لە پارەی کەرتی تایبەت وەربگرین وەزەوی فەرمانبەری حکوومەت وەربگرین پرۆژەی هاوبەشدا بمەزرێنین موچە و خەرجی وەزارەتەکانی پێدابین بکرێت واڵی کار لۆ خەڵشکە زیاتر دابمەزرێت و دروست بکرێت و وەبرهێنەرەکانش دەتوانن قازانجی گەورە بکەن ئەگەر لەگەر حکوومەت هێرێمی کوردستان شەریک بن چونکە سیاسەتی ئابووری حکوومەت دایدەڕێژێت دەتوانین ڕێگری بکات لە بەرهەمە ڕکابەرەکان و سیاست بە جۆرێک دابڕێژێت کە پشتگیری لە کەرتە ئابووری زۆر بە زۆرەکان و پرۆژەی ناوخۆ بکات بە جۆرێک لە چەند ساڵێک کەمدا دەتوانین کەرتێکی کوشتکاڵی پتە و دابمەزرێنن و کەرتێکی پیشسازی پتە و دابمەزرێنین و لە زانکۆ حکومیەکان دەتوانین بەشی ئێواران بکەینەوە کە موچە و خەرجی مامۆستایان و فەرمانبەران دابین بکات ئەو وەزارەتانە چیتر داوە لە حکوومەت نەکەن موچە و خەرجیان دابین بکرێت واروها کەرتی تەندروستی کە سمی پرایڤەت هەیە دکتۆرەکان دەتوانن سوود لە ژێرخانی ئابووری نەخۆشخانەکان وەربگرن لە هەواڵەکانی نیشتەرگەری وەربگرن لەوێن دەر هەم نەخۆشەکان بە نرخێکی کەمتر دەتوانن خزمەتگوزاریە تەندروستیەکان بەدەست بێنن هەم داهاتێکی باش لە حکوومەت و فەرمانبەرەکان دابین دەکرێت و دکتۆرەکانیش بامان شێوە سوود دەبینن لەو خزمەتگوزاریانە بەو شێوە دەتوانین کەرتە ئابووری زۆر بە جۆرەکان پەرە پێ بدەین بامان شێوە کەرتی سیاحیمان شارەکانی هەرێمی کوردستان دەبینن کەش و هەوای زۆر جیاوازە بە بەراورد لەگەڵ شارەکانی ناوەڕاست و خواری عێراق کە دەتوانین بیکەینە سەرچاوی داهاتێکی باش بەداخەوە پرۆژەی استراتێجی و هێڵی گواستنەوەی جۆر بە جۆرمان زۆر خاوە وەکو تازامەژەم پێکرد و زۆر دواکەوتووە ئەتا ئێستا ڕێگەی فراوان و نێودەوڵەتیمان نییە شارەکانی هەرێمی کوردستان بەیەکەوە بگوێستەوە کاریگەریە بۆ لەسەر گەشت و گوزار مەترسیە بۆ لەسەر زیادبوونی ڕووداوەکان هەیە لە شەمەندەفەرمان نییە میترۆمان نییە سکایترین و ترام و ئەوانە هەموو وای کردیە کە ئابووری هەرێمی کوردستان نەتوانێت بە خێرایی گەشە بکات. باش دکتۆر جەناب دەرفەت زیاترە بینیان بەڕاستی ئابووری هەرێمی کوردستان بەرەو پوکانەوەی زیاتر ڕوایان بە بڕایەتی ئێستا ئابووری هەرێمی کوردستان دەرفەتی زیاتر لە بەردەمایە دەرفەتی کرانەوە و باشتربوونی لە بەردەمایە یان بەرەو داخرانی زیاتر ئەڕوا؟ بەداخەوە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی لە حاڵەتێکی ناسەقامگیری سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەرشەد تەها ئابووریناس و مامۆستای زانکۆ لە زانکۆی سەلاحەدین سپاس بۆی کە تا ئەم کاتی بەرنامە لەگەڵمان نابوون بوارداوای لێبوردنەکەین کە ناوەکەتمان بە هەڵە نووسی یا ناوەکەتمان بە هەڵە هێنا سپاس بۆ بەژاری تا. هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە. نرخی دۆلار لە نێوان 125500 بۆ 127000 126500 بۆ 127000 ئەم هەفتەیەش وەکو خۆی مایەوە. ڕۆژی شەمە لەکردنەوەدا 100 دۆلاری ئەمریکی یەکسان بوو بە 126475 دینار. و ڕۆژی یەکشەمە لەکردنەوەدا نرخی دۆلار 126450 دینار بوو. نرخی بانکی ناوەندی بەجێگری 1 دۆلار یەکسان بوو بە 1190 دینار. خستنەڕووی دۆلار لە بانکی ناوەندی عراقی 158,513,357 بوو. ڕۆژی دووشەمە 100 دۆلاری ئەمریکی یەکسان بوو بە 126625 دینار. نرخی بانکی ناوەندی 1190 دینار بوو بە جێگیری مایەوە. خستنەڕووی دۆلار 159,409,040 دۆلار بوو. باڵای چین ڕۆژی سێشەمە لەکردنەوەدا نرخی دۆلار بەرزبوونەی بەخۆی بینی گەیشتە 126,725 دینار. نرخی بانکی ناوەندی بەجێگری مایەوە خستنە ڕووی دۆلار 159,003,492 دۆلار بوو. و ڕۆژی چوارشەمە کردنەوەی دۆلار زیاتر بەرزبوونەوەی بەخۆ بینی لەکردنەوەدا دۆلار زیاتر بەرزبوونەوەی بەخۆ بینی و گەیشتە 126,850 دینار. نرخی بانکی ناوەندی بەجێگری مایەوە خستنە ڕووی دۆلاریش 159,819,402 دۆلار بوو. چینە کۆتا ڕۆژی هەفتە. کۆتا ڕۆژی هەفتە ڕۆژی پێنجشەمە نرخی دۆلار بە بەراورد بە سەرەتای هەفتە 126,600 دینار بوو. و نرخی بانکی ناوەندی بەجێگری مایەوە خستنە ڕووی دۆلار 160,223,890 دینار بوو. واتە بەراورد بە سەرەتای هەفتە نرخی دۆلار بە
نرخی بەرزەوە بازاڕی بەجێهێشت. ئەمە دەرخستەی هەفتەی نرخی دۆلار. دەستگای زانیاری نەوتی ئەمریکا پێشبینیەکانی کورتماوەی خۆی بۆ نرخی نەوت بڵاو کردەوە بە پێی پێشبینیەکانیش بێت تێچوونی تێچوونی زیاتری تێچێت ئەوەش کاریگەری لەسەر نرخی نەوتە بێ. گرافیەکمان لەو بارەوە ئامادەیە. پێشبینیەکان بۆ بەرزبوونەوەی شلە و غازی سروشتی بەرزبوونەوە و تێچوونی غازی سروشتی لە 12 ئەبێ، وازەیتی گەرمکەرەوە لە 17 بێ، و کارەبا لە 8 ڕێژەی تێچوونی زیادەکە، و پرۆپان لە 8 ڕێژەی تێچوونی بە هەماشە زیادەکە. ئەمە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت یانمانەوەی لەم ئاستەیە بە شێوەیەکی گشتی ئەبێکە لە نێوان 50 بۆ 56 دلارایە با شێوەیەکی گشتی. ئەچنە سەر نرخەکان. بەپێی پێشبینی کورتماوە بۆ نرخی نەوت بۆ هەر بۆ ساڵی 2018 نرخی برێنت بۆ ساڵی 2016 43 دلار و 74 سنت بووە. نرخی یەک بەرمیل نەوت بە ڕێژەی ناوەندێتی بۆ ساڵی 2016 43 دلار و 74 سنت بووە. بۆ ساڵی 2017 ئەم نرخە بەرز بووەتەوە بۆ 52 دلار و 43 سنت. بۆ ساڵی 2018 دەستگای زانیاری نەوتی ئەمریکا پێشبینیەکە بگاتە 54 دلار و 0.7 سنت، واتە بۆ ساڵی 2018 بۆی تێچوونی بەرزبوونەوەی شلەکانەوە و شلە و غازی سروشتیەوە نرخی نەوت زیاتر بەرزەبێتەوە. خۆراوای تەکساس ساڵی 2016 43 دلار و 0.33 بۆ بە ڕێژەی ناوەندێتی بۆ هەر بەرمیلێ. ساڵ 2017 بووەتە 49 دلار و 0.69 سنت، و ساڵی 2018 پێشبینی ئەکرێت بێتە 50 دلار و 0.57 سنت، واتە بە بەراورد بە ساڵی 2016 نزیکەی 7 دلار زیادە بێت نرخی خاوی تەکساس. پێشبینی بەرهەمهێنان و بەکاربردن بەپێی پێشبینیەکانی کورتماوەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا بۆ ساڵی 2016 ئاستی بەرهەمهێنانەوە 7.23 ملیۆن بەرمیل ئەبێت ڕۆژانە، بۆ ساڵی 2017 7.99 ملیۆن ئەبێت ڕۆژانە. بەڵام ساڵی 2018 ڕێژەی بەرهەمهێنان زیاترەکە بۆ 100 ملیۆن و 0.7 ڕۆژانەواتە 100 ملیۆن بەرمیل ڕۆژانە بەرهەمێت. بۆ بەکاربردن بۆ ساڵی 2016 96.96 ئەبێ 96 بووە، و بۆ ساڵی 2017 98.31 بووە. تاسی بەکاربردن لەگەڵ بەرهەمهێنان بۆ ساڵی 2017 زۆرتر بووە، و بۆ ساڵی 2018 ڕێژەکە زیاتر بەرزەبێتەوە بۆ 99.89. کاریگەری بەرهەمهێنان و بەکاربردن کاریگەری بەرهەمهێنان بە شێوەیەکی گشتی لەژێر کاریگەری نرخی نەوتی ئۆپیکا بێت کە ئێستا هاوسەنگێکی باشی ڕاگرتووە، و پێشتریش پۆتین لە دەستپێکی هەفتەی وزەی ئەمریکای ئەعلانی کرد کە ئەگەر گرێبەستی هاوسەنگکردنی بازاڕی نەوت بەرز بێتەوە بێت تا ساڵی 2000 و کۆتایی 2018 بەرز دەبێتەوە. ئەمەش کاریگەری لەسەر پێشبینیەکانی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا بۆ ئەم ساڵ بۆ کاریگەری خۆی هەیە. بەڵێ بەرەزان ئەمە پێشبینیەکان بوو بۆ نرخی ناوت کە پێشبینیەکی دڵخۆشکەر بۆ بازاڕی ناوت. بەڵێ بەرەزان ئەمە بەرگە و بابەتەکانی ئەمجاری بەرنامەی ژێرخان بوون. تا بەرنامێک تر خواتان لەگەڵ و کوردستان ئاوادان بێت.